بۆ ئەوەی مرۆڤ بەرقەرار بێت لەسەر زەویدا و تێکەڵ نەبێ خوای گەورە بەڕێزان بۆ نوتفەی هەر پیاوێک بۆ تۆوی هەر پیاوێک لەم سەر زەوێدا کۆدێکی تایبەتی داناوە هەموو مەنی پیاوێک کە لە لەشی دێتە دەرەوە کۆدی خۆی هەیە بۆیە خوای پەروەردگار زینای حرام کردووە ئێمە گەر شتێک کە خوا فەرمووی حرامە حرامە پێویست ناکە بڵێن بۆ بەڵام جارجار بۆ دڵ و دەرونی خۆمان بۆ کرانەوەی بەرچاوڕوونی خۆمان شتێکی زانستی بۆ جەنابتان باز دەکەم ئەیناکە خوا فەرمووی شتێک حرامە ئیتر حرامە ئەوە پێویست ناکە لەسەری بڕۆی پێویست ناکە مناقەشەی کاری خوای پەروەردگار و ئەمرەکانی خوای پەروەردگار بکەیت خوا فەرمووی زینا حرامە بۆ نابێ ئافرەتێک ئاوەندە ئازاد بێ سێ چوار مێردی هەبێ بۆ نابێ بۆ نابێ لەشی خۆیەتی بە ئارەزوی خۆی بەکاری بێنێ و ممارەزەی جنسی خۆی بکە بۆ خوا حرامی کردووە مەڵێن کە خوا حرامی کرد پێویست بە مناقەشە ناکە تەواو بوو بەڵام خۆشیشە جارجار شتێکی زانستی بزانی زانایان دەڵێن مەنی هەموو پیاوێک کۆدی تایبەتی خۆی هەیە لە هی مەنی هیچ پیاوێشکەی سەرزەوی ناچێت کاتێک کە ژن و پیاوێک بە شەرعی خوا بەیەک دەبن دەبنە ژن و مێرد کە پیاوەکە دەچێتە لای خێزانەکە و هاوسەرگیری دروست دەبێ و جوودبوون دروست دەبێ یەکسەر ڕەحمی ئەو ژنە کۆدی مەنی ئەو پیاوەی خۆی وەردەگرێ و دەینووسێت ئەگەر جارشکە پیاوێشکە لە دوای ئەو بچێتە لای لە ڕۆژێشکەدا لە شەوێشکە بچێتە لای کۆدێشکەش تۆمار دەبێت ئەم دوو کۆدانە بەریەک دەکەون ئەگە بوون بە سێ کۆد بەریەک دەکەون یەکسەر ڕەحمی ئەو ئافرەتە تووشی سەرەتانیان ئایدز دەبێت ئەوە پیاو توش نابێت یەکەم جار ئافرەتەکە توش دەبێت لە ئافرەتەوە ئایدز دەگوازرێتەوە بۆ پیاوێک و ئەویش تووشی ئایدز دەکات ئەو ئایدزەی کە بە ملیۆنەها خەڵکی سەر ئەم زەوی لەم ڕۆژەدا ئێستا لەناو بردووە بەڵام خوای پەروەردگار شەریعەتێکی هەیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە ئەمانەی فەرموو بڕۆتان بخۆی ئەم زانستانەی نەزانیەوە کە ئێستا عیلم پێی گەیشتووە خوا وای فەرموو تەواو هەمووی عیلم و حەقیقەتە تەواو تەسلیم بە لە شەرعادا فەرمی ئەگەر ژنێک مرد دوای 4 مانگ و 10 شەو کە بوو بە 4 مانگ و 11 شەو بۆی هێرش و کاتەوە بە پیاوێشکە بەڵام تا 4 مانگ و 10 شەو حرامەش و کاتەوە بە پیاوێکی تر بۆی ڕەحم پابێتەوە یەکەم وەکو وەفاداریەک دووەمیان لە دوای 4 مانگ و 10 شەوەوە ڕەحمی ئافرەت کۆدی مەنی پیاوەکەی دەسڕێتەوە خاڵی دەبێ و کۆمپیوتەرەکە هیچی لەسەر نەماوە ئەمجا ئامادەیە نوتفەیەشکەی تازە وەرگرێ ئەمجا ئامادەیە مەنیەشکەی تازە وەرگرێ تووش هیچ نەخۆشیێک نابێت شریعەتی ئێمە هەمووی زانستە وەلەقەد مەکەناکم فی الأرض خەڵکینە ئێمە بۆەوەی بە ئایدز و نەخۆشیەکانی سەرەتانی ڕەحم و ئەوانە لە ناو نەچن زینامان حرام کردووە دایان پاکیمان لە ناوتاندا چەسپاندووە